بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى اللهم وسلم وزيد وبارك على النبي الكريم محمد وآله وصحبه أجمعين. صلاة ورحمتي پروردگار لە هەموو لایەک بێت. داواکارم خوای پەروەردگار دڵەکانمان بەیەکەوە بەستێتەوە و هاریکاری ڕوحی هاریکاری و گیانی هاریکاری لە نێو هەموماندا دروست بکات. خۆشەویستان، ئەوەی کە بەڕاستی ئێمە لەسەری هاتوین و ڕاهاتوین وەکو ئیسلام کە دینێکی پیرۆزی ئیسلام فێری وەکو دینی ئیسلام کە فێری کردوین هاریکاریکردنی یەکتریە. بەتایبەتیش کاتێک ئەو هاریکاری و بەدەمەوە چوون و خۆشەویستی و تەبایی و ڕەباییە بۆ کەسوکاری نزیکت بێ یا بۆ ئەندامانی خێزانەکەت بکو خوشک و برا و باوک و دایک و ئەوانە. بەڕاستی ئەمڕۆ بەداخەوە خەریکە کاتێک کە ئەیانوێ بنەمای خێزان بشێوێنن یان کاڵی بکەنەوە یان خێزان هەڵتەکێنن کە ئەوە بیر و فکرێکی لە گۆڕنراوە لە ئێستاوە، چکە کوردەواری بەڕاستی بە هیچ شێوەیەک بەوە ڕازی نەبوو ڕازی نابێت، چونکە ئەو پێکەوە بوونی خێزان و هاریکاری هاوکاریکردنی یەکتریان لە نێو یەکتریا بەڕاستی یەکێکە لە بنەماکانی ئاین کە فێرمانەکە کە داوامان لێیەکە. الأقربون أولى بالمعروف، ئەوانەی کە نزیکن پێویستە ئینسان چاکە زیاتر لەگەڵ ئەوانە بکە. وەیە کەسێک پرسیارێکی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئایا دینارێک ببەخشم و سەدەقە بکەم بە کەسانێکی تر یا بەچی فەرمووی ئەوەیە کە ئەو دینارە کە ئەیکەیتە لوقمەیەک بۆ خێزانەکەت باشترە لەوەی کە ئەیبەخشی بە خەڵکی تر، ئەوش لە کاتێکا کە بزانی کە ئەمان هێشتا پێویستیانە. وەیە پێویستە ئینسان بەڕاستی لە پێشە خێزان و ماڵ و مناڵی خۆی وە خوشک و براکانی خۆی هاوکاری ڕوحی هاوکاری هەبێ لە نێوانیانە. چونکە بەڕاستی ئێمە کێمان هەیە کە بەڕاستی پشت و پەنای یەکتر بێ، لە کوردەواری ئاڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ. یعنی کاتێک کە برایەک پشتی برایەکی ئەگرێت، خوشکێک پشتی خوشکێکی ئەگرێ، برایە پشتی خوشکێکی ئەگرێ، خوشکێک هاوکارە بێ بۆ برایەکی بە تەبایی و خۆشەویستی و ڕێز و وەفا لە نێوانیاندا ئەبێ، بەڕاستی شتێک نییە بەڕاستی ئەمە بێتەمایی یعنی بڵین ناخۆشحاڵی بۆ دەروون یا بۆ دەوروبەر یا بە شێوەیەک لە شێوەکان ئینسان کاتێککە ئەمە ئەبینێ خۆشحاڵە و بەختەوەرە و حەزی بە ژیانە. چونکە هاوکاریکردنی یەکتری یەکێکە لە بنەماکانی بوونی هەر ئینسانیەت داوایەکە پێش ئەوەی کە دین و ئاین لێمان داوا بکە. وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئێستا بینین بەداخەوە کە ئەم مەسئلەی خوشک و برایەتی یان حواڵ حاصل هاوکاریکردنی خزمایەتی نەختێک کاڵ بۆتەوە کە بەڕاستی ئەگەر ئینسان ئیلتیزامی دینی هەبێت نابێ بە هیچ شێوەیە کاڵ بێتەوە، چونکە ئەزانی کە ئیسلام داوای لێ کردووە کە یعنی چۆنە لەگەڵ خوشکیا بێت لەگەڵ برایە بێت، نابێ کە چەند ئەبینین ئەبیستین کە لە قورئانی پیرۆزاوە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چەند یعنی پچڕانی سلەی خزمایەتی تاوانێکی گەورەیە، بە هەمان بەو شێوەیە کە ئێمە ئەوە ئەبیستین ئەزانین کە بەڕاستی پێکەوە بوونیش دیسان چاکەیەکی گەورەیە و هاوکاریکردنی یەکتری شتێک یەکێکە لە هەرە بنەما ئەساسیەکانی دینداریمان. چونکە بەڕاستی دینداریمان پەیوەستە بەوەوە ئەگەر کەسێک لەگەڵ خوشک و برایەکی علاقەی پشتڕان نبێت یان کاڵ بێ لەگەڵیانە، ئەگەر ئەهلی مزگەوت و نوێژ بێت یەکێکە لەو خاڵە ڕەشانی کە زۆر جار کە باس دەکرێن بەداخەوە ئەهلی نوێژ و مزگەوتیشە، بەڵام کەچی هێشتا کەچی ئەبینی لەگەڵ خوشکەکە قسە ناکە یا لە میراتە بێبەشێکە کە بەڕاستی بەداخەوە لە کوردەواریەوە تۆزێک ڕەنگی داوەتەوە کە کەسێک خوشکەکەی لە میرات بێبەشەکە کاتی میراتێکیان بۆ بەجێماوە لە بەشکردنە یا کەمی ئەداتی یا هەر نایداتێ بە هەر بیانوێک بێت کە ئەمە بەڕاستی ئیسلام هەڕەشەی کردووە و ئیسلام بێکێک لە تاوانە گەورەکانی داناوە. بۆیە ئەو پێکەوە بوون و هاوبەشی هاوکاری یەکتریە و پشتگیریکردنی یەکتریە و دەستبارکردن بۆ یەکتری یەکێکە لەوانەی کە ئیسلامی پیرۆز داوامان لێیەکە. ئەگەر ئێستا بەهۆی تەکنۆلۆژیاوە بەهۆی هەنێک لە پەیوەندیەکانەوە کە
نتوانین بە یەکتری بگەین وای کردووە کە ئەبێوانە کا بەڕاستی کە ئەبێوانە جێگرەوەی ئەو پەیوەندیانە نەبێت جێگرەوەی ئەو هاروکاری و خۆشەویستیان نەبێتە مای دوورکەوتنەوەی ئەو بڕمونە ئەندامانی خێزان لە یەکتری بە تایبەتی خوشک و براوە بگرە لەوە بۆ مام و برازا و خاڵ و خاڵۆزا و هەموو ئەوانە کە ئیسلام داوای لێ کردوین پەیوەست بین بە یەکەوە هاوکاری یەکتر بین دەستباری یەکتر بین هیچ شتێک وامان لێ نەکا کە نتوانین یارمەتی یەکتری بدەین بەڕاستی کە یارمەتی یەکتریمان نەدا لەگەڵ معاناتی یەکتریان نەبووین لەگەڵ خۆش و شادیەکانی یەکتریان نەبووین وردە وردە ئیتر ئەو خزمایەتی کاڵ ئەبێتەوە کە کاڵیش بۆ ئیتر دوای ئەوە تۆ کەسێکی وا دەرئەچی کە هەستەکەی تەنهایت لەم ژیانەیە تەنها ماویتەوە بەڕاستی ئینسانی ژوا دروست کراوە بە تەنها ناتوانێت بژی بۆیە پێویستە ئەو بنەما گرنگە هەمیشە دەست پێوە بگرین کە هەمیشە ئاگاداری معاناتی یەکتری بین پشتگیری یەکتری بین دەستبار بۆ یەکتری بگرین بە تایبەتی ئەوانی کە لە دەوروبەرمان بەتایوەکو خوشک و برا و دایک و باوکو ئەوانی کە لێمانەوە زیاتر نزیکن پاشان ئەڕا بۆ مام و ئامۆزا و ئیتر ئەوانی کە هەیە پێویستە بەڕاستی ئینسانی موسڵمان هەمیشە ئاگای لەوە بێت چونکە بەشێکە لە دینەکەی کە ئەوەت کرد وا بزانێ عیبادەتت کردو خۆ عیبادەت هەر نوێژی جەماعەت نییە لە مزگەوتە یا ڕۆژوگرتنی ڕەمەزان نییە بەڵکو هەموو ئەوانی کە پێی هەڵئەسی عیبادەتەوە گەورەترین عیبادەتیشە مادەم تۆ جارێ لەگەڵ خزمەکانی خۆتای پاشان ئەگەر بڕوا بۆ ناو کۆمەلگا بەگشتی بۆیە من برادێک جارێک گێڕایە وتی لە ئەوروپا لە معمەلێک ئیشمە کرد داوام کرد لە ڕئیسی کارگەکەم کە یارمەتیم دات سەماحێکی چەند سەعاتیم داتێ بچم بۆ شارێکی تر وتی بۆ چیەشی وتم وەڵی بڵا برایەکم لەوێ هەیە هەندێک پێویستی بە پارەیەشم بۆ هێبم ئەیوت پێی وتم ئەم پارەی خۆت بۆ بێ بۆ ئەو یعنی چی ضرورە تۆ چۆنە بێت پارەی خۆتە تۆ خۆت ئیشت کردو و ماندوو بوویت و چۆن ئەیبێ بۆ ئەو تی ناخر ئێمە برامە چۆن جابە برات بێ و با خۆی بۆ خۆی ئیشکات و بۆ خۆی پارە پێیا بکات و ئەو شتانە ئەنی تەماشاکە لە کۆمەلگاکانی ترا کە ئیسلامیان لە نێواندانیە کە ئیسلام یعنی حکوم ناکا بەسەرانە کە ئیسلامیان وەرنەگرتووە تەماشاکەی ئەو عیلاقاتانە چۆنن ئەو پەیوەندیانە چۆنن ساڵ بە ساڵ ئەگەر یەک تەلەفۆنێک بۆ یەکتری بکەن بۆیە بەڕاستی ئێمە ئەوەی کە جێیشانە زیمانە لە کوردەوارێت تا ئێستاش الحەمدولillah ماوە و ئینشاءالله هەر ئەمێنێ ئەم بەیەکەوە بوونی براو کەس و کار و دەوروبەرە و خزمەکان بە تایبەتی و بە زیاتر بچووکیکەینەوە یعنی چۆن لە حەسری بکەین لە خوشک و برا و دایک و باوک و ئەوانی کە بەیەکەوەن لە سەرمانە وەکو واجب کە ئەوەندەی پێمانەکرێت لە خۆش و ناخۆشیەکانە بەشدار بین تاکو بتوانین بەڕاستی نمونەیەکی جوان بین بۆ کۆمەلگا و مای بەختەوەری کۆمەلگا بین و مای بەختەوەری خۆشمان بین وەکو خێزان وەکو پاراستنی بنەماکانی خێزان داواکارم خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرفراز بکە و هەموو لایەکمان وا لێ بکە بتوانین بەدەم یەکترەوە بین دەستباری یەکتر بین خۆشەویستی و ڕێز و وەفا لە نێوانمانە زیاتر بکە ئامین والحەمدولله رب العالمین